دوای مشتومڕێکی زۆر دوجار پرۆژه یاسای بودجێ گشتی 2010 عێراق لەلایەن ئەنجومەنی نوێنرانەوە بەبێ ڕەزامەندی فراکسیۆنە کوردیەکان پەسەند کرا. یاسای بودجێ گشتی 2010 عێراق لە 58 مادە پێک دێت و قەبارەی بودجێ ئەم ساڵیش 77 ملیار و 500 میلیۆن دۆلارە. هەر لە بودجێ 2010دا خەرجی گشتی بە 88 میلیارد دلار دیاری کرا و کورتەنان تێدا 11 میلیارد دلارە. چاوەڕوانیش دەکرێت بە قەرزی ناوخۆ دەرەکی پڕ بکرێتەوە. لە بودجێ 2010دا داهاتی عێراق بە بڕینەوە 1 تریلیۆن و 643 میلیار و 667 میلیۆن و 236 هزار دینار دیاری کراوە. زۆرینەی داهات لەڕێی هەناردەکردنەوەتەوە دابین دەکرێت. نرخی هەر بەرمیلێک نەوت بە 46 دلار دیاری کراوە بە جۆرێک عێراق ڕۆژانە 3 میلیۆن و 888 هزار بەرمیل نەوت بفرۆشێت. هەروەها جیاوازە ڕابردوو لە یاسای بودجێ 2010دا جگە لە داهاتینەوە تا ڕادەیەک پشت بە داهاتی وەزارەتەکان و باج و گومڕک و داهاتی دەواازەکان دەبەسرێت. بودجێ هەرێمی کوردستان لە پرۆژە یاسای بودجێ 2010دا لە سەدا حەڤەوە بۆ لە سەدا 12.67 کەم کراوەتەوە. ئەوەش بۆ مەرجە خەرج دەکرێت کە هەرێمی کوردستان ڕۆژانە 250 هزار بەرمیل نەوت ڕەوانەی سۆمۆ بکات و داهاتی دەواازە و گومرکەکان ڕادەسی حکوومەتی فیدراڵی بکات. لە ئەگەری جێبەجێنەکردنی ئەو دوو مەرجەشتا ئەوە ڕاستەوخۆ لە بەشە بودجەی هەرێم کەم دەکرێتەوە. هەروەها لە بودجێ ئەمساڵی عێراقدا هێزی پێشمەرگەی کوردستان دەخێتە سەر سیستەمی بەرگری عێراقی و موچەی پێشمەرگە لەلایەن عێراقەوە دابین دەکرێت. لە پرۆژە یاسای بودجێ 2010دا بڕی 20 میلیارد دلار بۆ خەرجی وەبەرهێنان و پرۆژەکان تەرخان کراوە. هەروەها بڕی 600 میلیۆن دلار بۆ وەزارەتی بەرگری و 146 میلیۆن و 300 هزار دلار بۆ وەزارەتی ناوخۆ و 80 میلیۆن دلار بۆ هەشتی شعبی و 80 میلیۆن دلار بۆ دەستگای بەرەنگاربوونەوەی تیرۆر تەرخان کراوە و 1 میلیارد و 594 میلیۆن دلاریش بۆ کڕینی چەک و کەلوپەلی سەربازی و بەدەستهێنانی هاوکاری لۆجستی بۆ هێزە چەکدارەکان تەرخان کراوە.